هەمووی ئینسانێک لە ژیانی خۆی هیواتی شتێکە. منیش هەر لە گەنجی هیواتم فۆلکلۆری هونەری و کاری تۆمارگا و شتانە بوو. لە ساڵی 1970 مام زەبار هاو بەڕەحمەدی بوو. من تازی پێڕادەگەشتم چونە گوتم مام زەبار عەزم لەو کارێ گوتی ئەو کاری دەزانی گوتم ناڵە بەس کەس لە دایکی خۆی فێر نەبووە. ئیدی بە حکمی عاشقی ئیشەکەم بووم بە ئەوەش کەم فێر بووم یعنی بنیاکو بە شاگردی ئیش نەکرد تا ساڵی 1989 بنەوەت بوومە خاوەن تۆمارگەی خۆم. خەڵک پێشتر لە پێشماران ئەوەی دەکرد ماڵی خۆی کۆڵان بوو دوو سەیران ڕادەگرت ئەو خەڵکە شای دەکرد و بێ جیاوازی زیاد ئەسعاد زانیار بەرزنجی کامەران ساڵح ئەوانی هەڵپەرچەکە باسەکەم ئەمە ژە کوبرێن گۆڕانی خاو و دانیشتن فەرهاد زیرەک نووری گەرمیانی تاها عازی ئازاد غەمگین ئەوانی هەولێرێ تۆمارمان دەکرد داهاتینە دوکانێ تەزیرمان دەکرد بە جیا سێ دەقەی ینی پێڕان دەگەشت یعنی خەڵک یعنی زۆر حەشقا هونەر ئۆشتانە بوو باوەڕ زار دوو جیات پێڕان دەگەشت بۆ یادگاری جارێک لاو نەزای ئەسعاد لە بیریوی لە گەڕەکی کوردستان بارانشی گەورە بوو لۆ زێد ئەسعادی ڕەشماڵمان هەیە ڕەشماڵ بینیوە زیاد ئەسعاد لەگەر پایدار ئێمە لێدا لە گەڕەکی کوردستان مەکان دەگو ئەو خەڵک لەبەر شای دەکرد لەبەر بارانی ئاگەی زۆر خۆشە ماڵ پەرچەیە 1970 ساڵەکانی یعنی شێ ستودیۆ ماڵی خۆی یا ماڵی بەرادەری چۆ دەکرد چۆ لە ئۆل جەماعەتی مۆسیقای بەخۆی ئەمەش دادنیشتین تۆمارێک و ستۆدیۆ یعنی ستۆدیۆ نەبوو وەکو تۆمارگە ئینجازەمان لە بەغداد ئێسامان هەبوومە یعنی نەمەتەن لە ئێسێ خۆمەگرین هەموو سەرمانگان ئەو کاستیان داینێ ینی کەمیان داین 200 گران داینێ ئەم ڕۆژی 50 قڵمان دەفرۆشت بەسێ بگران دەما کڕیەوە ئەم زیازە هەیە ئێستامە لە لاپتۆپ پێ دەڵێن فۆرمات ئێستا ئەوە برێن گەنجێک ئەوەی دەبەر دوو مانگ سێ مانگ لێدا گران بوو نەیتوانی بکڕی لێ بەزار بوو دیو کاک فەرعانە بکە نەعاشکا ئێمەش ئاوا دامادمانە فۆرمات دەبوو ئەو مقناطیس دەدایە مقناطیس ئەوە جیاز فۆرماتی بوو ئێستا بەتار بوو ساڵی 1970 دواتن پێشمەرگەمە و فەرمانەوە ئەوەی هەڵەبجەی ئەوەی کە دەماناسی دەماندایە تۆمارم دەکرد بێ ناومەنە لەسەری دامادەنا ئەوی خۆمار دەماندایە بەرەوەڵە زۆر زمانی هەبەی نەمەداتن ژۆری یانگۆ ئەوەی لێدا ئەجە بێزاریان دەکردەوە ئەمانە یانی زار و دەشتی بە فعسەکە دەگۆ چیە دەمگۆ وڵا گۆرانیە پێکە سیقان نەبوو هەتەم لە تەسویری ڕاپەڕین نۆتیەک شێوەزانی من شتەکە ینی زانیمان غەلب غەلۆشتانە هەیە کوڕی پلکەم ینی عەبدوڵڵا مستەفا زۆر دڵسۆزە پێ تەنزیمی حیزبی شیوعی بوون هەلۆر ستیانی بۆ گارەگار پیکا بەچێ بوو ئەو نیسانی قەدیمەکان گوت سوار بە من سواری پیکەبی بووم لە زادەی دەڕۆشت عالەم لێگەڕ سەدەمێن دەدەڕان بژی پێشمەرگا بژی پێشمکە ئەمیش بەس تەزیین دۆشتم بخۆم مستەشارەکەی ناوی نارێم ئێستا مایە خوا ئەگەی لێ بێ داتین یعنی خوا پێم نەکات بەخوا سیرە لە پێش من گرم بە ئەوکەکەت لەمە پیکابیوم پێم نەکات ناو بازاڕی و لەکن مەحافەزەی هەتا شارەت و باو چکە مسەوەرەکان ڕازی زۆر بوون چاربێزم سۆڕ بوون چۆگوون عەبارەم بیکەمە ملکی خۆم تقریبا چاربێزم مسەوەرەکە لەک لەوانە ئیبراهیم هاشیم هونەرمەند بوو ئەویش لەگەر بوو یعنی زۆر بووین ئیشی من زیاتر کۆنەکانە ئێستا ینی کاستانە دەڕوا بەس بەدەگمانی ینی لەوانەیە مانجێ پێسخلی فرۆشم پێسخل سیدیش ینی دەڕوا سیدی ڕۆژانە دەقل 15 دەڕوا بەس ینی بە زیادەچی بوویتە فلاش کابرا دەرکا فەرعان فلاشێک 200 گۆرانی تێکە ئەو کۆنەکان درێن باش 200 گۆران بۆ تێکەم بخۆیتە فترەشی باش ڕۆدادی تۆ دیسان بم تێکەوە ئەوە بەڵێ سەردەمی نۆتیەک و سەردەمی زێڕین بوو یعنی خەڵک زۆر باوەڕکانی جمعانەوە ئەمە ئاهەنگینەکەی یعنی خەڵک دڵی خۆش بوو یعنی وەکو ئێستا پارەوا زۆر نەبوو بەس یعنی خەڵک مرتاع بوو یعنی مثلا خەڵک بە قەناعەت بوو ئەرێ وەڵڵا یعنی هەفتانە وەڵڵا زار سێ ئاهەنگمان تۆمار دەکرد زۆریش هەرمان دەکرد و دامەدەنا ئەوزە کابرا لێی خۆی دەبرد ئەوزە لێ لە ماڵی لێ بزرە بوو یان لێ ڕێژ دەبەوە دەچوو ئەوروپا کە داتەوە یەکسەر باوەڕ هێچنادەوە سوندی خەڵک گوتی لە مەتاری گوتی بمگەنم سۆر فەرحانی بزار مەهانکانم مایە
لوس بيني لقبريا كيهات أزارش نمنا سيقولون فرانك اسم أو ذاك خوينا سان قلت مبلي أو أهان كذا توال ليريو داكني هرتو مارجع إما بو هنر مندان مالش يجبو هنر منديك أو اشتبار ذكر لقى شاعر إجدهات دو كان فران بيجو بلا كانوا بفران شاعر جيري راجري جيما لرادقر شاعر كده موسيقى على سر الزالة يعني دنجتو لمن موسيقايا أو رف ذكراوة تمار ذكراوة أو شتانا باز ذكرا براسم أشوفش قلت ساكم يعني أو قراني وهم يباورك يعني شي زور باشم هي لقورنا قديم مكان حتى عيران زمس عيرانكم هي حسن عيران عثمان عيران رسول قردي يعني يوم من دمنات كسيم هي من براسي شي قلت ساكم هي من Sağ olasın.